هێزی یاخود حتمی گەورەی ئەم چەواشەکاریە ئەوەندە گەورەیە کە مرۆڤ وای لێ هاتووە لە هەرچی ئەو شتانەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانە وە دەرئەکەوێت گومانی بۆ دروست بێت وە جێگای خۆشیتی بەڕاستی ئینسان کە لەو سەردەمەیە بە تایبەتی زۆر بە چاوکراوەی تر بژیت وە ساویل کە نەبی هەر شتێکیان نیشاندان ئێمە باوەڕیان پێ بکەین بۆ چووکە لە کاتێکا بینی بە ناوی 4 تیارە 2 تیارە بوو کە تەقەندرابووە و لە هەمان کاتیشدا و ئەوەی کە لە نیویۆرک ئەنجام درا بەوەی کە 2 تاوەر تەقەندراوەتەوە یاخود ڕووخاون کە بەخۆیان تەقاندیانەوە و لە هەمان کاتە تاوەرێکی تریش لە تەنیشدا بوو ئەویشان بەخۆیان تەقاندەوە و 6 دانەی بچوشی تریشان کە 6 بینایتر بوو ئەویشان تەقاندەوە ئەوانە هیچیان نیشانی ئێمە نەداوە یعنی پرسیارێکە لەودا بەڕاستی ئەبێ ئێمە ئەوەندە فەقیر و داماو بین کە ئەوان بتوان وە بە ئاسانی گاڵتە بە عەقڵەکانی ئێمە بکەن کە بەڕاستی ئەمە جێگای پرسیارە کە وەکو برچنسکی وتی ئەبێ ئێمە برچنسکی خۆتان نەزانێت لە سیاسەتمەدار هەرە گەورەکانی ئەمریکا بوو کە چەندین پیلانی بە ئاشکرا و بە ڕوونی باسە کرد کە چ لە مرۆڤایەتی ئەکەن لە داهاتوودا بۆ شێکی لە قسەکانی برچنسکی وتی ئەبێ لە چەند ساڵی داهاتوودا کە لە ساڵی هەشتاکان وای وت یعنی بۆ ساڵەکانی 90ەکان و 2000ەکان و 2000 ئەوانە ئێستا سەردەمی خۆماندا ئەلەبێ وا لە خەڵکەکە بکەین لە خەڵکی هەموو سەرزەوی بە مێشی خۆیان کار نەکەن بەڵکو ئەبێ بە تەلەڤیزیۆنەکان و مێدیاکانی ئێمە مێشیان کار بکات بزەبت ئەمڕۆکە هەر شتێک لە تەلەڤیزیۆن ئەبینین ئەبێتە سەرچاوەی قسەکانمان ئیتر لە بازاڕەکانە لە دوکان و بازاڕەکانە لە ناو سیارەکانە لە کۆڕ و مەجلیسەکانە لە ناو ماڵەکانە هەمووی ئەڵێ لە تەلەڤیزیۆن بینیم وای وت تەلەڤیزیۆن بینیم وا تەقینەوە بە تەلەڤیزیۆن بینیم وا کابرایەکی تیرۆریست بوو لە تەلەڤیزیۆن بینیم کابرایەکی دیکتاتۆر ئەو حالە کابرایەکی باش ئەو حالە وەڵحاصل باشت بۆ کا بە خراپت بۆ کا بە باش ئێمەش لێ ناکۆڵین کە لێ ناکۆڵینەوە بێگومان ئەمە گەورەترین هەڵەیە کە ئێمە ئەیکەین چونکە ئەمە پەیوەستە بە دنیا و بە قیامەتی خۆمانە ئێمە لەم پیشاندانی ئەم مەوزوعانەدا ئێمە قسەی خۆمان لەسەری ناکەین بۆ چونکە ئێمە هەر قسەیەک بکەینە بەری خەڵکە بەو ڕادەی چەواشە کراوە یعنی ئەگەر هەر قسەیە بکەن تۆمەتێکت بۆ دروستەکەن چونکە خەڵکە بەتەواوی چەواشە کراوە بۆیە کە شتێکی ڕاستیان بۆ ڕوونەکەیتەوە پێیان هەزم ناکرێت بۆ چونکە چەندین ساڵە ئەم چەواشەکاریە تەبەقەی گرتووە لەناو مێشی مرۆڤەکانی ئەم سەرزەویە ڕاستیەکانە پێ قبوڵ نییە بۆی خۆی گەورە فەرمووە ولكن أكثر الناس للحق كارهون زۆر بێ زۆری خەڵک ڕقیان لە حەقە بۆ ڕقی لە حەقە لەبەرەوەی حەقەکە ئەزانی پێچەوانەی ئەو بیر و بۆچوونەی خۆیەتی کە لە مێشی خۆیدا چەقاندوێتی چەندین ساڵ لەسەری بنیات ناوە ئەز لە مەکتەبێت چەواشەکراوە یان لە مێدیاکان چەواشەکراوە ئێستاش پێی هەزم ناکرێت کاتێکە ڕاستێکی بۆ باسەکەی بۆیە کە بۆشی باسەکەی ئێستا تۆمەتەکەت بۆ دروستەکەن ئەمڕۆ بزەبت وای لێ هاتووە تا کە شتێک نیشانە دەیت هەتا تۆ ئەڵێ شێرنی مەڕێوی مەسە تۆمەتەکەت بۆ دروستەکەن ئەڵێ ئەمە نەمگوت ئەمە تەکفیریە ئەمە ئیرهابیە ئەمە تیرۆریستە ئەمە ئەوێ عەزیزی من خۆ مەسەر یعنی یەکسەر بڕیار شتەکان مەدەن کاتێک کە شتێکت بۆ ڕوون ئەبێتەوە لە هەر مەوزوعێکە لە مەسەلەی ئابووریەکانە سیاسیەکانە تیرۆریکانە هەر شتێکە بۆ ڕوون ئەبێتەوە ئەگەر حەقە وەریبگرە ناحەقە خەڵک نابی ئینسان بەڕاستی تۆمەتبار بکرێت بۆیشە بەڕاستی ئێستاکە بە تەواوی خەڵکی لێکترازاوە بۆی هەرکەوت تۆمەتێک بۆ یەکی دروستەکاتن و ئاگاش لێ نییە سەرچاوی ئەو تۆمەتبارکردنەش هەموو لە مێدیایەکانەوە سەر هەڵات و لە کاتێککە ئاگامان لە خۆمان نییە کە بەڕاستی ئێمە لە سەردەمی چەواشەکاریدا ئاژین لە سەردەمی دەجالە ئاژین ئاگاشمان لە خۆمان نییە. Former President Barack Obama, right? So, for instance, they could have me say things like, I don't know, Killmonger was right. Wrong. You see, I would never say these things, but someone else would. Someone like Jordan Peele. Comedian. أما كبينيتان طبعا أم فيديوهات دروس كراوة أما أوبامانية أوبامية بلام أو قصانة ككردويتي لەگەڵ جوولەی زمانی دەمولێوی هەموو یەکە تەواو هەموو یەکە بەڵام ئەمە دروست کراوە ئەمڕۆ ئەم سەردەمی کە تێدا ئاژین یعنی کە بۆم باسکردن لە یاڵ سێپتێمبەرە بزانن بینامان لێ تەقێننەوە ساڕۆخمان لێکەن بە تەیارە یعنی چەواشەکارێکی یەکجار زۆرە بۆیە ئەمە شەکە ئەڵێ هەم فێک نوویست یعنی هەواڵی درۆیەکان کە ئەمە دروست کراوە ئەتوانن ئێستاکە بۆ ئۆبامە هەرچی وشەیەکەیە
دابنین لەگەڵی باش یان خراپ دەموچاوی ئۆبامەش لەگەڵ دائانێن بەبێ هەست پێ بکەیت کە ئەمە دروست کراوە شتەکەش باوەڕی پێکە لێخبارە باسێک یان هەر کەسێکە بیانەوێ بیکەن بە باش ئەتوان ڤیدیۆی بۆ دروستکەن هەر کەسە بیانەوێ بیکەن بە تیرۆریست ئەتوان ڤیدیۆی بۆ دروستکەن بەبێ ئەوەی ئێمەش هەست پێ بکەن و قسەی لەسەرێکیان لە کاکە بەخۆم بینیم لە زمان و لێوەکەی دیار بوو کە مەقسەی خۆی بووەوە ئەمە فۆتۆشۆپ نەکرا بەمە دەستکاری نەکرا لە کاتێکە هەر هەموو دەستکاری کرا ئەمە وەکو دوو بەڵگە